ساڵێک دوای دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان خەباتی چەکداری لە دژی ڕێژێمی بەعەز دەستی پێکرد و چەندین مەفرەزەی سەرەتایی پێک هێنران. لەو کاتەوە تا ئێستا هەمیشە یەکێتی پێشەنگ بووە لە خەباتی پێشمەرگایەتی و بەرگریکردن لە وڵات و ماف و داخوازەکانی کۆمەڵانی خەڵک. پێشمەرگە پاڵەوان و گیان لە سەردەستەکانی یەکێتی لە خەباتی نوێی ڕزگاری خوازی گەلەکەمان زەبرێکی زۆر توندیان لە ڕژێمی بەعز وەشاند و چەندین داستانی ئازایەتی و گیانفیداییان تۆمار کرد. یەکێتی نیشتیمانی کوردستان هێزی ڕاپەڕاندنی ئەرکە سەختەکان بووە و هێزی ڕۆژی تەنگانەیە، بۆیە هەمیشە ڕۆڵەکانی لە پێشەوەی سەنگری قوربانیدان بوون بۆ کوردستان. لە هەر دۆخێکدا کوردستان پێویستی بە قوربانیدان بووبێت، سەرکردە و پێشمەرگە و کادیر و تێکۆشەرانی یەکێتی گیانیان لەسەر دەستیان بووە و پێشکەشیان کردووە. یەکێتی وەک هێزی ڕچەشکێن کە بەرپرسیارەتی گەورەی مێژووی و نەتەوەی و نیشتیمانی لە ئەستۆگرت لە هەلومەرجێکی دژوار و سەختدا لەو ڕێگەیەدا بە هەزاران لە ئازاترین ڕۆڵەکانی لە سەنگەری پێشمەرگایەتی و کونجی زیندانەکان بوونە قوربانی و شەهید بوون. هیچ ڕۆژ و شوێن و سەنگەر و قۆناغێکی کوردایەتی نییە کە خوێنی پێشمەرگە و تێکۆشەرانی یەکێتی تێدا نەکرابێتە خەڵاتی ئازادی و سەرفرازی کوردستان. دوایین کاروانیش سەدان فەرماندە و پێشمەرگە بوون کە لە شەڕی ڕوبەڕووبوونەوەی تیرۆریستانی داعش گیانی خۆیان بەخت کرد. ئەوەیش بەڵگەیەوەیە کە یەکێتی داینەمۆی سەرەکی هێزی پێشمەرگەی کوردستان و خەباتی ڕزگاری خوازی گەلەکەمان بووە و بۆ ئایندەیش هەروە دەبێت. هەر لە سەرەتایشەوە سەرۆک مام جەلال پشتیوان و هاوکار و خەمخۆری هێزی پێشمەرگە بوو، هەمیشەیش تەکیدی لە سەرگەشە پێدانی چۆنایەتی و چەندایەتی هێزی پێشمەرگە دەکردەوە و سوور بوو لەسەر دابینکردنی ژیان و گوزەرانێکی شایستە بۆیان.